بناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستەکانم ئەم نیمەڕۆیە پیاوێکی ڕیشسپی بەتەمەن هاتە لام وتی مامۆستا سەرمان لێ تێک چووە منیش وتم بۆ خوا نەکا یا ڕەبی خوای تەعالا قەت سەرت لێ تێک نەدا وتی مامۆستا من سەرفترەم داوە بە پارە خەڵکانێک هاتوون ئەڵێن نابێ بە پارە سەرفترەم دەی خوا لێتی قبوڵ ناکاو ئیتر بەو شێوە یعنی وە توندە کابرایان تەواو پەشیمان کرد بۆ دڵی وتی میسە معقول لە دووەم جار یعنی سەرفترە بەم زۆر بێتاقەت و پیاوەکەتن مشتم ناما بەحاجی بەو شێوە نابێت هەندێک نەسیحەتیم کرد جا مەبەستم ئەم مەوزوعی سەرفترە هەر بگاتە 15 ڕەمەزان بەسەرەوە هەموو ساڵێ منجاتە لەو مناقەشەیەکی زۆر دروست ئەبێ بەڕاستی ئەوەی کە مسلمانێکی ڕاستەقینە بێت دڵی یعنی دڵی غەمبارە بێ بەم حاڵەت خۆشەویستەکان مەسئلەی سەرفترە بەو شێوە نییە کە گەورە کراوەتەوە لە سنووری خۆی تێپەڕی کردووە مۆزوعەکە لەو مەسائلانەتانێ کە ئیجتیهادی يعني اجتهادي نك من امر بڵێم اجتهادي بەڵکو ئەمە هەر لە دێر زەمانەوە ئەم مەسئلەیەکی اجتهادی بووە و زانایانمان وەکو مەسئلەیەکی اجتهادی لێی تێگەیشتون لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری پاک صلی الله عليه وسلم وەکو لە ئەحادیثەکان هاتووە کەوا صاعێک لە خورما یا صاعێک لە کەشک یا صاعێک لە جۆ یا لە هەندێک ڕیوایەتە مەسەڵەن شتی تریش هاتووە ئەمە بدەن بە خەڵکانی کە فەقیر و کەم دەستن بۆ ئەوەی لە ڕۆژی جەژنا ناچار نەبن بگەڕن بەملاو بە لایە بە دوای سوڵە ینی تێریان بکە بە کوردیەکەی ینی سەرفترە ینی مەسئلەیەکە بەو شێوازە بووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند شتێکی دیاری کردووە و تێتی ئەمە و ئەمە و ئەمە زانایان لەم مەوزوعە لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بون بە دوو بەشەوە تقریبا دوو ڕەئی هەیە لەسەر مۆزوع لە زمان سەلەفەوە لە زمان سەحابە پاشان لە تابعین و بەم دواوە بوونەتە دوو بەشەوە کۆمەڵێک وتوانە يعني تحديدیان کردوها لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە حتا تەنانەت برنجیشی تیان نییە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە برنجیشی تیان نییە هەر چوار شتە لە هەندێک ڕیوایەتە بێ بە پێنج شت برنجیشی تیان نییە و هەر وتوانە لەمە زیاتر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە نابێت کۆمەڵێکی تر ئەڵێن وتوانە ئەبێ هەر شتێک خواردن بێ و قوت بێ و بکرێتە قوت ئەبێ يعني بۆیە برنجیان خسۆتە پاڵی ئەوەش بە ئیجتیهاد برنجیان خسۆتە پاڵی لە ڕاستی ئەویش لە حەدیسەکە نییە کۆمەڵێکی تر لە زانایان وتوانە بەڵکو هەر شتێک بۆ زەکات دەرەکە ئاسان بێ دەرکردنی و بۆ فەقیرەکەیش بە سوودتر بێ ئەبێ بۆیە ئیجازەیان داوە کەوا پارێش بکرێت حتا لە سەردەمی بۆ نمونە معاویە کوڕی ئەبی سوفیانە پای لە ڕازی بێ وتوێتی گەنمی شا بە قەدەری يعني وەکو نرخەکەی یا قیمەتەکەی بە قەدەر دوو قاتی جۆیە بۆیە ئەو لە جاتی ساعێ جۆ نیم ساع گەنمی شامی داناوە يعني سيركن يعني أمش اجتهاد على الصحابة شان وصحابي بيغمري صلى الله عليه وسلم لو سردما بنو كسيش دني عن ناكل راسي كسيش دني ناكل لسردمي تابعين زورك لتابعين يعني اجتهاد يعني كله لمبارا بون من إمامي حسن بصري بون من سفياني ثوري أما أنا هو إماما لا إمام جوركاني السلف كسنات ولا إنكاري أمام كان بون من إمامي أبو حنيفة رحمه الله أمانة جورتين إمام كان إسلاما إمام أبو حنيفة بيوتري إمام العظم يعني إمام هذا جورك بون منا خليفة راشد عمر كري عبد العزيز كعلماء الإسلام إجماعا هي كهم راشد بهم مهدي بوا يعني أم مزنانا لكاتي خويا طبعا وكومال يزورنا مسلمان لقال أنا وبقسين ينكردوها أما أنا وتوانا دروس بقارة بدري يعني مسألة وخلافة ما ولا قديمة وتأمره كومالي وإمام الشافعي وإمام أحمد وإمام مالك رحمهم الله وظاهر كان أمانة وتوانا نابي إلا أبي طبعا كومالي كان وتوانا نابي إلا لو شتاني وابي غمر صلى الله عليه وسلم باسكرو وكومالي كتير اجتهاد ينكرو وتوانا أبي هرشتي قود بي وكو مثلا من لجاتي قنم أتواني برنجي بدي يعني أم خلافها بوا لنيواني في أوشاكان والسلفي أمتا خلافك قديمة يعني بو إيما
هەر بەو شێوە سەیری ناکەیت وەکو خلاف سەیری ناکەیت یعنی کابراایە کە پارەی دابێ زۆر ئاساییە ئێمە بڵێن کۆمەڵی لە عولەما و ئائیمە وایان وتووە کابراایەکیش کە بە پارە بە خواردن دەری کردبێ فەخیر عەلا خێر بەس خواردن یەبێت کە لە قازانجی فەقیرا بێ بەڵام هینکردنی ئەم مەسەلە قەتیسکردنی ئەم مەسەلە لە ڕەئیەکە ئەمە مخالفی بۆ چوونی سەلەف وانە نەبوو یعنی واشیان نەوتووە لەم مەوزوعە جا حەق ئێمەش بەو مەسەلەکە بەو شێوە و یعنی لێی تێبگەین و بەو شێوە ئاسانکاریە بیخێنە بەردەستی خەڵک چونکە ئەمڕۆ خەڵکانێک یعنی لە فەقیران زۆرتر پێویستیان بە پارەکەیە تا بە شتەکەی تر بە خواردنەکە هەیانە یعنی تۆ ئەوەنە خەڵک برنجی بۆ ئەبا ئەڕوا برنجەکە ئەفرۆشێتەوە بە نیوە قیمەت حتى يعني مامۆسایەک داوای لە خەڵک کردبوو برنج کۆ بکەنەوە کە برنجە زۆریان کۆ کردبووە تێکەڵیان کردبوو خەڵک نەیگەڕێکی بوو ئەنواع ئەشکاڵ برنج تێکەڵ بوو بۆ جا برنج ئەگەر ئاوا تێکەڵ بێن بۆ چێشتکردن ئاسان نییە مەجبوور ڕۆیشت بوون لە بازار گەنم فرۆشەکان خەڵکیان هێنا بوو بیکڕێ تەسەوڕەکەن کیلۆی بە چەندێک کڕی بێ گەنم فرۆشەکان بە ڕبعێ کڕی بیان دوای ئەوە ئەو ڕبعانیان کۆ کردبوو دابوویان بە فەقیر یعنی ئەمە کەی فقها ئەمە کەی تێگەیشتنە لە دین یعنی ڕاستیە یعنی ئەمە تێگەیشتنە لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە غەڵەتە برا بەڕێزەکان برا ئازیزەکانم تەسەوڕەکەن ئەم ئاسانکاریانە کە ئائیمەی کیبار ئاسانکاریان کردووە ئەمە لە خۆیانەوە وتویانە داواکارم ئەم مەوزوعە حەجمی خۆی پێ بدرێ وەکو خۆی سیر بکرێ وا نەکرێت کە مسلمانان تااقەتی لەیلەتول القەدریان نەمێنێ تااقەتی ڕۆژویان نەمێنێ غەیبەت بکەن تەسەوڕەکەی لەبەر خاترەوەی کە بە پارە بدرێن بە خواردن بدرێنە کەس غەیبەتەکە غەیبەت گەورەکە بوختیانەکە